بەڕێزێکی تر پرسیارێکی کردووە دەڵێت گەر کەسێک شەکرەی هەبێت واز لە خواردنی شەکری سپی بهێنێت لە گشت خۆراکەکاندا و لە جیاتی ئەوانە میوە بخوات شەکرەکەی کۆنتترۆل دەکرێت و ئاسایی دەبێتەوە. بگومان ئەو کەسانی کە شەکریان هەیە ئێمە ڕێنمایان نەکەین هەتا بکرێت لە شەکر بە دوور بن بە ڕێگەی ئەوەی کە لە دروست کراوێت و شیرین دروستکراوەکان وەکو پاقلا و برمە و کێک و پسکیت و ساردی و هەرێکە لە بابەتانە و تەنانەت ئێمە ڕێنماییانەکەین کە میوەکانیش کەم بکەنەوە ناڵێن هەر نەیخۆن بەڵکو میوەکان کەم بکەنەوە بە تایبەتی ئەو میوانان کە شەکریان زۆر تایە و شیرینێکی زۆر لە ناو پێکاتیان هەیە وەک با بڵێن ترێ هەنجیر و دوای ئەوەش با بڵێن شووتی مۆز ئەگەر بتوانێت زیاتر سێو کیوی و ئەمانە لێ بخورێت و بەش بەش بکرێت واتە ئەگەر تۆ شەو ڕۆژێک دوو زۆر میوە ڕێگە پێدراوە و لە هەر یەکیان بەشێک بخۆی باشترە وەک لەوەی کە خواردنەکان بکەی بە میوە چونکە میوەش شەکری تایە.